ناي محمد ناي باقي عبد الله ناي بابري عبد المطلب عرب لهوزي قريشة الرحمن الرحيم المالك القدوس السلام. لتمني قد كي زاني بهرج تيدايا خاصة لو حفظ لبركردني. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. پێم بڵێ ئامۆژگاریت بۆ منداڵان چییە؟ وڵای ئامۆژگاریم لەوانە هەیە ژیان نامی پێغەمبەر لەبەرکەن، قورئانی پیرۆز لەبەرکەن، ناوی خوای لەبەرکەن. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش لە مزگەوتی گەورەی قۆریتانم لە سنووری پارێزگای هەولێر هاتووم ئەمڕۆ لەسەر بابەتێکی جیاواز و جوان قسە بکەم و دیمەنەکان بۆ بینەرانی پایتەخت میدیا بگوازمەوە. چییە بابەتەکە؟ ئەم کچە جوان و خنجیلانەیە کە تەمەنی 11 ساڵە، ناویشی پاداشت فەرحانە، کچی مامۆستا فەرحان بلباسە کە هەم ئیمام و خەتیبی مزگەوتی گەورەی قۆریتانیشە. ئەم بەو تەمەنە بچووکەی خۆیەوە تەواوی ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت و تەواوی نەوەکانی خوای گەورە و ئادابی بڵێن نان خواردن و ئاو خواردنەوە و یاخود خواردنەوە بە شێوەیەکی گشتی و چەندین سوورەت و ئاەتی لە قورئانی پیرۆز لەبەر کردووە. من دەچمە لای خۆی پرسیاری ئەوەی لێ دەکەم بزانم لە کێوە دەستی پێ کردووە، چۆن نەتوانیوێتی بەم تەمەنەوە ئەم هەموو شتە لەبەر بکاتن و تا چەندیش گرنگە. تەمەنت چەندە؟ تەمەنم 11 ساڵە. باش پێم بڵێ لە کێوە دەستت بە خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەری خوا کردووە درودی خوای لەسەر بێت؟ وڵای لە گچکەی دەستم پێ کردیا. باشە، چێ لەگەڵت هاوکار بووە؟ چۆن ڕۆژانە چەند کاتژمێر خوێندوتەوە لەسەری؟ وڵای لەگەر بابم پێکەوە دەما خوێند. بە ئاسانی توانیتە لەبەری بکەی یان معلوماتەکان وەربگری زانیاریەکان؟ وڵا ئاسانە. چ شتێک لەسەر ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دەزانیتم بۆم باز بکە؟ ناي محمد ناي باقي عبد الله ناي بابري عبد المطلب عرب لهوزي قريشة ناي داكي آمني كسي وهبة لزيقي داكي بو باقي وفاتي كرد لروج الشمال لدوازي ربيع الأول لصالي بين سطح فتاوش الزايني لصالي في لشاري مكالة دايك بوا أو آفرتان الشيريان داوتا بيغمبر توارين آمني داكي أيمن ثويبة حليمة السعدية بلام لهميا زيادة حليمة السعدية بوا 86 صال بو داكي وفاتي كرد سولاي بابري عبد المطلب 88 ساڵ بوو باپیری وفاتی کرد چۆ لای مامی ئەبوو تاڵیب. پێم بڵێ پێغەمبەری خوا چەند کوڕی هەبوو؟ 3 کوڕ. ناوی کوڕەکانی چی بوو؟ عەبدوڵڵا، قاسم، ئیبراهیم. ئەی چەند کچی هەبووە؟ 4. ئەویان ناویان چی بوو؟ فاتیمە، ڕوقیە، کەلثوم، زەینەب. ناوی مامەکانی پێغەمبەری خوا دەزانیت؟ بەڵێ. ئەوان چەند مامی هەبوو و ناوی مامەکانی چی بوو؟ 12 مامی هەبوو. ئیمامی حەمزە، ئیمامی عەباس، ئەبوو تاڵیب، ئەبوو لەهەب، حارث، زوبەیر، موقەوم، قوثەم، حیجل، ضەرار، غەیداق، عەبدولکەعبە، بەڵام تەنها ئیمامی حەمزە و ئیمامی عەباس موسڵمان بوون. باشە، پێغەمبەری خوا بڵێن بەچی بەناوبانگ بوو زیاتر؟ بە سادیقول ئەمین ڕاستگۆی دەستپاک بەناوبانگ بوو. باشە، باسی هەندێک لە ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەری خوان بوو کە درودی خوای لەسەر. ڕاستگۆیی، دەستپاکی، دەمپاکی، دڵپاکی، ڕووخۆشی، ئازایەتی، تێکۆشەری بە بەڵێن، نەرمونیانی، میهرەبانی، بەخشندەی، بە وەفای خۆنەویستی، بە ئارامی لێبوردەی. باشە، تو جگە لەوەی کەوا تەواوی ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەزانیت، پێم وا بێت تەواوی ناوەکانی خوای گەورەشت لەبەرەوەیە؟ بەڵێ. ناوەکانی خوای گەورە چەندن؟ هەموو لەبەرە. نوەتون و ناوی هەیە وایە؟ بەڵێ. الرحمن الرحيم المالك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق الباري المصور الغفار القهار الوهاب الرزاق الفتاح العليم القابض الباسط الخافض الرافع المعز المذل السميع البصير الحكم العدل. ئەی ئافرین، ئەی دەستت خۆش بێ. پێم بڵێ قورئانی پیرۆزت چەند خوێندووە، چەند جوزئت خوێندووە، چەندت لەبەرە؟ وڵای خوێندیتم، زۆرم خوێندیە. بۆ نمونە ئەگەر پێت بڵێم سوورەتی تەبارەکم پێ بڵێ، دەتوانی بۆم بخوێنیت؟
لەبەریشتە وایە بەڵێ. دەیفەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. الله ئامۆژگارم لەوانە هەیە ژیان نامی پێغەمبەر لەبەرکەن قورئانی پیرۆز لەبەرکەن ناوی خوای لەبەرکەن. والله هەر لە تەمەنی زوو تقریبا هەر لە تەمەنی 2 ساڵی زیاتر هەر لەو کاتەی بابرێن زمانی بۆ سەبر قسەی دەکرد فێری ژیاننامی پێغەمبەری خوامان کرد صلی الله علیه وسلم ناوی چییە و ناوی بابی چییە و منداڵەکانی و ئیدی ئەوە وای لێ هات بۆ ئاسانکاریەک لە بۆی هەر لەگەر گەورەبوونی لە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ کە تەمەنی بەرەو زیاتر بابرێن بەرەو سەرەوە دەڕۆیشت لە بۆی ئاسان دەبوو. ئەمەش زیاتر ئیحتیماممان پێدا هەر لە تەمەنی گچکەی زانین بەهرەچی تێدایە خاصەتەن لۆ حەفز و لەبەرکردنێ بەڕاستی زۆر گرینگە زۆر زەرور و زۆر پێویستەکەوە ئەمە وەکو موسڵمان وەکو تاکەچی موسڵمان کە منداڵەکانی خۆمان ڕابینین لەسەر ئادابی پیرۆزی ئیسلام لەبەرەوەی زۆر تەئسیری هەیە هەر بابرێن عائیلیان خێزانیان الحەمدولله زۆر گرنگی بە ئادابەکان و بە ئاینی پیرۆزی ئیسلام دەدەین هەتا یەک لەو شتانی کە لە بۆ جەنابتان لە بۆ بینەران باز بکەین هەموو شەوێک مەگەم خوا ئەگەر زۆر هیلاک و مادی بم ئەگەرنا بە جەماعی سوورەتی تەبارەکەی دەخینین لەگەر پاداشتخانی و داچی و برایەکەی کە ئێستا کاوی شەر الحەمدولله خەریکی بابرێن زیاتر خوێندنی علومی شەرعیە فەقێ لە مزگەوتە خوای پەروەردگار منداڵی هەموو مسلمانان صالح بکاو خوای پەروەردگار بیکاتە زەخیری قیامەت لە بۆ هەموو لایەکمان ئینشاءالله. زۆر بەخێر. زۆر سپاس مامۆستا فەرحان بڵباس وتاربێژ و پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی گەورەی قۆڕیتان کە بەڕێزیان و پاداشتخانی کچیشیان لەگەڵم بوون. ئەمەی کە بینیتان نمونەیەکی جوانی پەروەردەی خێزان بوو کە لەسەر دینی ئیسلام و لەسەر ئاەت و حەدیث پەروەردە بکرێن و منداڵان بە شێوەیەک ڕابهێنرێن کەوا ڕەفتاری جوان و نەرمونیان لەگەڵ دایک و باوکیان لەگەڵ کۆمەلگاکەیان کە لە تعاملکردنیان لەگەڵ دەوروبەریان گۆڕانکاری زۆری بەسەردادێت کە دەستنە نێو قۆڵایی جوانیەکانی دینی ئیسلام ئەو پەروەردە جوانەی کە هەبووە کە ژیاننامەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ پڕیەتی لە جوانی لە نەرمونیانی لە ئاداب و ئاکاری جوان.